بینێرانی بەڕێز سڵاوتان لەبێت. ئایا میدیا لە کوردستان تا چه ئەندازەیەک توانیوەتی وێنەیەکی ڕاستەقینەی واقع بۆ هاوڵاتی کورد بگوێزێتەوە؟ ئایا میدیای ئەهلیە کار لەسەر هاندان و ئاراستەکردنی توندوتیژانە و ڕوژاندن ئەکات؟ یان بە پێچەوانەوە میدیای دەسەڵات کار لەسەر دروستکردنی کۆمەلگایەکی بێدەنگ و مرۆڤی ملکەش دەکات؟ ئایا میدیای ئەهلیە پابەت نییە بە پرەنسیپە پیشەیەکانی کاری ڕۆژنامەنووسی و لە پێناو فرۆشی و بازاردا کار لەسەر پێشلکردنی بنەما ئێتیچەکانی ڕۆژنامەنووسی دەکات؟ یان بە پێچەوانەوە دەسەڵاتە حیزب میدیای دەسەڵات حیزب و بەرژەوەندەکان حیزب وەک بچینەی سەرەکی کاری میدیایی لە قەڵەم دەدات. لە نێوڕۆژی میدیای ئەمڕۆی کوردستاندا هوشیاری مرۆڤی کورد ئاگایی مرۆڤی کورد بەرامبەر بە واقع و بەرامبەر بە دنیای دەرەوە بەرەو کوێ ڕوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان ئەحمەد میرەسەر نووسەری گۆڤاری لڤین و فرسە سۆفی مامۆستای زانکۆمان کردووە بە خێراتتان دەکەم بەرنامەکەمان بەردەوام بێ و دوای ئەم ناوبڕا ئەگەینە وڵاتان. بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت. کاک فرسەت ئەمەوێت هەمان ئەو پرسیاری پێشتر وەڵام بدەیتەوە. بەردەوام ژمارەیەک لە سیاسەتمەداری ناو دەسەڵات یان گوتادە ڕسمی دەسەڵات ئەو وێنەیە دروست دەکەن کە کوردستان میسر و تونسنیان لە کاتێکە هەمان ئەو دابەشبوونەی لە میسرا هەیە لە تونسا هەیە لە کوردستانیشە لە بینی خەڵک و دەسەڵاتە هەیە. ژمارێکی زۆر گەندەڵی و کێشەی سیاسی و ئابووری جۆراوجۆر کەڵەکە بووە بۆ ئەو مەفە بە میدیایەکی وەکو جەزیرە و وەکو میدیای تری دنیای عەرەبیەدەی لەبەرەی شۆڕشا بێ، بەڵام ئەم مەفە بە میدیای ئەهلی کوردستان نادی و پێت وایە کە ئەو میدیای ئۆپۆزیسیۆنە. طبعاً پێم وایە ئەم بۆشاییە هەیە، بەڵێ زۆر ڕاستە. ئەم دابڕانی لە نێوان دەسەڵات و خەڵک بەگشتی هەیە، زۆر ڕاستە. ئەگەر هەر کەسێک لێرە لەسەر هەر مێزێکی تری عەلامی بێوێ تەبریر و پاساو بۆ گەندەڵیەکانی دەسەڵات و ئەو خەڵکەی کە ماڵ و مڵکی خەڵک بە هەدەر دەدات و نەعەدالەتی دروست دەکات، پێم وایە غەڵەت لە خیتابی سیاسی هەردوو حزبی پارتی وێشتیش گەیشتێ. لەبەرەوەی من لە سەرۆکی هەرێمی کوردستان بۆ پارتی دڵسۆزتر نیم تاوەکو بێم پاساو بۆ هەموو ئەو خۆی باسی کردووە کە ئەم وڵاتە پڕیەتی لە نەعەدالەتی، پڕیەتی لە خەڵکی فاسد کە مڵک و ماڵی خەڵک بە هەدەردا. هەتا ئێرە هەمومان متفقین، بەڵام لەوانەیە شێوازی جیاوازیەکانمان لەسەر ئەوە بێ ئایا بەڕاستی هەرێمی کوردستان ببوورە. توانی هەموو ئەم قسانە کە کراوە قسەیەکە بۆ هێورکردنەوەی بارودۆخەکان نەکدان پێدانانێکی ڕاستەقینە بێ بەبوونی گەندەڵی و فەسادی سیاسی لە کوردستانە لە کاتێکە ئەما وا بکە چاکسازی بۆ دوای خۆیان بێنە، کردار بە دوای خۆیان بێنە بۆ گۆڕان لە کوردستانە. لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەموو ئەم اعترافاتان پێم وایە ئێستا ئەم قۆناغی ئێستا چەند ساڵی ڕابردوو نییە. ئەمە تاریخێکی نوێ، مێژوویەکی نوێ لە مێژووی سیاسی هەرێمی کوردستان، لە تێگەیشتن و پێگەیشتنی جەماوەری و خەڵکی کوردستان. بۆیە ئەو هەنگاوانەی کە لە ماوەی بەتایبەتی لە هەفتەی ڕابردوو دوو هەفتەی ڕابردوو بینیمان ئیرادەیەکی جدیتر هاتۆتە ئاراوە، پێم وایە گۆڕانی جدیش دەبینین لە ماوەی داهاتوو. بەڵام بە دیوەکەی تریش ئایا بەڕاستی ئێرە ئەو وڵاتانی باکووری ئەفریقیا، ئەو وڵاتانی عەرەبیە کە بتوانین بە زەبری هێز و چەک دەنجی خەڵک بکرێت؟ ئەگەر وابواە ئێرە بەڕاستی ئاستی ناڕزاییەکان و ئاستی بێزاری خەڵک لەم دەسەڵاتە گەیشت بواە ئاستی سووریا و مسر و تونس، دەبواە خەڵک بە چەند ئاسایش و پۆلیسێک کۆنتڕۆڵ نەکرابان. لەبەر ئەوەی وەکو لە بەرنامەیەکی تری تەلەڤیزیۆنیش باسم کرد، سووریا بەم هەموو هێزە زەبەلاحە سیخوڕی و استخباراتی و ئەمنی و پۆلیسیەی نەیتوانی بۆ یەک ڕۆژیش خۆ پیشاندار ڕابگرێت کە بە هەزاران سیخوڕی هێنایە سەرجادە. لەبەرچی لەبەرەوەی جیاوازیەکی گەورە هەیە. خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتە بەهی خۆی دەزانێ، ئەم دەسەڵاتە پێی وایە دەبێت چاکسازی تێبگرێت. لەبەر ئەوەی ئەگەر لە کەسێکی سادەی ئەم وڵاتە پرسی دەڵێ دەستکاریکردنی ئەم بارودۆخە بەمانای بەرەو ئاراستەبردنێکی زۆر نادیاری ڕەوشی هەرێمی کوردستان. بۆیە من پێم وایە ئەم لێکچواندنە کە بە تەواوی وەکو ئەم وڵاتانەیە دووبەرە دروست بووە ئەمەیان هەڵەیە، بەڵام ئەوەی تریشیان هەڵەیە کە بڵێ کوردستان بەهشتێکە، ئێمە لە هیچ شتێک لە ئەوان ناچین، ئێمە هەموو شتێکمان لەوان جیاوازە نەخێر، ئێمە لە زۆر شت بە ئەوان دەچین، بەڵام لە زۆر شتیش لەوان جیاوازین، بەڵام مانەوە نییە کە لەوێ هەمان ئەم ڕێتم و ئەم سیستەمەی کە لەوێ کراوە ئێمەش بێنین کۆپی بکەین. بەڵام ببوورە پرسیارەکە ئەمەیە بۆ گوتاری دەسەڵات چه سیاسی چی ئەعلامی بەردەوام میدیای ئەهلی وا پۆڵێنەکە کە میدیایەکی ئۆپۆزیسیۆن و لە پشت ئەو موامەرە سیاسیانەوەی کە ئۆپۆزیسیۆنێکە بە شێوەیەکی تر دەنگدانەوە ئەوەیە و وا خۆی وێناگە کە لە بەرەی خەڵکایە کە لە بەرەی گەلا لە کاتێکە ئەوە بەرەی گەل نییە بەڵکو ناڕەزایەتێکە، ئەوە شۆڕش نییە بەڵکو کۆمەڵێک خۆپیشاندانە. پێم وایە من و هەزارانی وەکو من خۆشحاڵ دەبن کە میدیای ئەهلی خیتابێکی ڕخنەگراناوە پەنجە لەسەر کەم و کوڕیەکانی ئەم دەسەڵاتە دابنێەوە بیان خاتە ڕوو. بەڵام من باسی
ناڵم پێشتر ملاحەزەمان نەبووە لەسەر میدیای ئەهلی بەڵێ ملاحەزەمان نەبووە بەڵام ئەم مانگانەی ڕابردوو زۆر ملاحەزاتی واضح دەرچوون ئەوە بوو کە ئەحمەد باسی ئەوەی کرد کە ئەوان وەکو شخص حەق خۆیانە بەشداری خۆپیشانە بەڵێ ڕاستە حەقی خۆیانە وەکو کەسێک کەسایەتیەک بەشداری خۆپیشانە بکە تەنانە سەرپەرشتی خۆپیشاندانی بکە بەڵام ئایا ئەم تەعاتوفەی ئەو لەسەر ڕووپەری ڕۆژنامەکە و گۆڤارەکە و سایتەکەی ڕەنگی نەداوەتەوە باوەڕت هەبی ئەگەر زوڵمی لێ نەکەم زۆر جار یعنی سایتی لڤین من زیام نەکردوێتەوە لەگەڵ سایتی سبەی هەمان هەواڵ بەعکسەوە بۆتە مەزدەڕێکی ئەساسی بۆ سایتی سبەی وە ئایا توانیوێتی لە ماوەی ڕابردوو بە بێلایەنانە مامەڵە بکات ئایا توانیوێتی چۆن ئەو هەڵانەی دەسەڵات دەردەخات لێدانی ڕووناکبیرێک ئێمە ئیدانەی دەکەین و لەگەڵیشی دانین ئازاردانی گرتنی و هێز بەکار هەموو ئەمانە ئێمە لەگەڵین بەڵام لە دیوەکەی تریش بۆچی ڕەخنەش لە ئۆپۆزیۆن ناگری کاتێک کە دەیەوێت تۆ ڕەخنە لە دەسەڵات دەگری دەڵێ تۆ ناوەندەکانی خوێندن عاتڵ دەکەین لەگەڵین و ئێمەش ئیدانی دەکەین بەڵام ئیدانەی کردەوەیکی ئۆپۆزیۆنیش کە کاتێک وەکو وەرەقەیەکی سیاسی سەحە و پەروەردە بەکاردەهێنێ و دەیەوێ تەعتیلی بکە باشە تۆ گلەی لە ئەندام پەرلەمانەکانی پارتیۆشی دەکەی کە ئەوانە کۆنتڕۆل لەدەست سەرکردایەتی حیزبەکانیان بۆ گلەی لە ئەندام پەرلەمانەکانی ئۆپۆزیۆنیش ناکەی کە ملیان لەموو باریکترە بەرامبەر قەراراتی هەر سێ سەرکردایەتی ئۆپۆزیۆن کەواتە نابەرابەریەکەیە زۆر سپاس ئەرەسی بەردامەکە دۆزێ بەرەوە مناقشاتی سیاسی لەسەر حدەسە سیاسەکان ڕۆژنەک وەک دەوری ئەعلام لە قەزیەکاندا بەڵام ئەو پێتەڵێ سایتی لڤین وەکو سایتی سبەی وایە بۆچی ئێمە چوینە شەقام ینی بۆچی لەگەڵ شەقامای لەبەرەوەی شەقامەکانی شا سوود کرا لەبەرەوەی هاوڵاتیانمان هاونیشتیمانیانمان شەهید کرا لەبەرەوەی هاونیشتیمانیانمان گیرا لەبەرەوەی 950 هاوڵاتی لە ماوەی خۆپیشاندانەکانە برینات کرا 400 هاوڵاتی بە نایاسایی چوونە زیندانەکانی حیزبەوە لە وڵاتە هەر هاوڵاتێک هەر کەسێک قەڵەمەکەی دەستی قەڵەم بگرێت و لەگەڵ خەڵکا بێ پێویستە هەڵوێستیە بێت و لەگەڵ شەقاما بێت ئەوە یەک دوو من دیفاعی میدیای ئۆپۆزیسیۆن ناکەم تەمسیلیشان ناکەم تەمسیلی کەناڵی شێڕاگاندن دەکەم وەکو ڕۆژنامەنووسێک وەکو مامۆستایەکی زانکۆش مافێکی سروشتیە کەناڵەکانی من بێتە سەرچاوی زانیاری بۆ هەر کەناڵیش تێن یەک حدەسە ڕوودەدا ڕووماڵکردنی حدەسەکان جیاوازە هاوڵاتێکە کوژرێ دخۆ سایتی سپەی بێت و سایتی ئاوێنە و سایتی هاوڵاتی و سایتی لیڤین پرێس بێت و سایتی ئێناڕستی بێ بە یەکشەوە ڕووماڵی ئەماکە هاوڵاتێک شەید بۆ لەسەر شەقامە خۆپیشاندەرێک گیراوە ئەمە ناکاتە بەهانەی ئەوەی کە تۆ تۆمەتی ئەوە بدەیتە پاڵ ئێمەکە استراتیژێتی گرتنەوەمان لێگەچێ من نهاتوم لێرە ئەو بەیان کەم وە گرنگیش بێ بۆ لام کە دەسەڵات چیم پیاڵێ خەڵکی چۆن جیامەکاتەوە چی پێناسەیەکم بەداتێ میدیای من جیاکاتەوە لە میدیای دەسەڵاتدا ئێمە کاتێک لاگیری شەقامە کردووە شەقام سوود بوو بە شانازیشەوەیکەی و پێشمە وایە مووقفێکی شەرەفمەندانەیە باز لە بوونی قەیرانەکە مامۆستای بەڕێز لە دوای هەفتەی شوبات سەرۆکی هەرێمی کوردستان هاتەوە کوردستان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر پەیامیشی ئارەسی خەڵکی کوردستان کرد وتی دوای 3 مانگ بۆ 4 مانگی تر کە هەرچەندە ببوورە مەزەندەکردنێکی گۆترەکاری بوو دوای 3 مانگ تا 4 مانگ لە نەورۆز پێشتری شاربەتی سێمان تا 4 مانگە لە نەورۆز ببوورە گرنگ نیە لە نەورۆزیش بێت لە نەورۆزی شۆ بۆ حساب بەڵام لە هەفتەی شوبات ڕۆژاکو 5/5/2011 کە 2 ماڵ و 18 ڕۆژەکەواتە لەو ماوە زەمانی کە تەحلیلی کردو 12 ڕۆژی ماوە پێم بڵێ ئەم ئیسلاحەتە سیاسیانی کە کراوە بۆی خۆپیشاندانەکان خۆپیشاندەران بە شێوەیەکی هێمنانە بچنەوە ماڵەوە چی کراوە کاکەژیان ئێمە باز لەوە ئەکەین هەمومان وەکو سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت سەرۆکی پەرلەمان ئەندامانی مەکتەبی حیزبەکان مەکتەبی سیاسی حیزبەکان ئەڵێن کێشەی هێو چاکی یەکەی بەڵام ئەوەیە زەمەنیش تێدەپەڕێت و ڕۆژ لە دوای ڕۆژیش هیچ شتێکمان لە زەمینی واقع نەبینی لە 21 سێوە دوای پەیامی نیشتیمانی و نەتەوایەتێکی سەرۆکی هەرێم و حسابی کە تاکو ئێستا لەو بەڵێنانی کە دایت و لەو قەراراتانی کە دایت چەندیان جێبەجێکرا بڕیار بۆ ئەوانەی کە تەقا لە خۆپیشاندەران کردووە و ئەوانەی کە بەبێ مۆڵەت خۆپیشاندانیان کردووە دەستگیر بکرێت ئەوانەی بەبێ مۆڵەت بە حساب کە ئێمە سەرنجمان هەیە لەسەر یاسای خۆپیشاندانەکان هەموو خەڵکیێک بە جنابی شتوانێکە بیاسانە ملاحەزاتی لەسەرەوە کە پێویستە دەستکاری بکرێتەوە ئەوانەی کە بە اعتیباری دەسەڵات بەبێ مۆڵەت خۆپیشاندانیان کە چوونە زیندانەوانێ ئەوانەی ڕووداگبیر بوون و لە سەرای ئازادی لە شوێنەکانی تر قساگرت فەلاقە کرانە زیندانەوانێ سەرپەرشتیاری خۆپیشاندانەکان لە ماڵەکانی خۆیان ناخوێ باش ئەم باش زۆر سپاس کاک ئەحمەد ئەوەی من لەو تۆ تێگەشتم کاک پرسات ئەمە واقعی هەرێمی کوردستانەکەەوە باسی کرد ئەکرێ ڕەهبڕێکە دەسەری هەبێ بەڵام پرسیاری من پەیوەست بە
ڕووماڵکردنی میدیایی بۆ ئەم بارودۆخانە ینی بۆ میدیای ئەهلی میدیای ئۆپۆزیسیۆنە سایتی لڤین سایتی سبەیە لە کاتەکە ئەم میدیای هەمان ئەو ڕووداوانە ڕووماڵەکە کە هەموو ئینسانێکی کورتایژی هەمان ئەو شکنجە و ئەو گرتن و ئەو زیندانیکردانە ڕووماڵەکە کە هەر میدیای ڕووماڵەکە لە کاتێکە کە میدیای دەسڵات ئەمە ڕووماڵناکە هۆکارەکەی ئەوە نییە کە لە واقع ڕوونادا بەڵکو هۆکارەکەی ئەوەیە باگراوەندێکی سیاسی و بەرژەوەندێکی سیاسی ئەجوڵێنێت ئەم قسانەی من مانای ئەوە نیە پێم وابێ کە میدیای دەسەڵات توانیوێتی زۆر سەرکەوتوانە کارەکانی خۆی ئەنجامدا میدیای ئەهلی بە تەسەوەڕی من لە ماوەی ڕابردوو حەقی خۆیانە ڕووماڵی ڕووداوەکان بکەن و حەقی خۆیانە مووقیفیانە بەڵام حەقی خۆیان نییە بڵێن حەقی خۆیان نییە بڵێن ئەمە ئەنفالینەوەمە کە زۆر بە واضحی یەکێک لەو گۆڤارانەی بە لە دوا ژمارەشی باسی کردووە مەسەلەی گۆڤاری لڤینە ناکرێت تۆ هەمیشە لە سایتەکەی خۆت لە ڕۆژنامەکەی خۆت لە مقابلاتی خۆت تاکید لەو کە ئەمە دەسەڵاتێکی بەحسە ئەمە خۆی لە خۆیدا هاندانی توێژیە چونکە بۆ تو بت پێوەرێک ئەمە دەکەی ئایا بۆ بوورەکە بەس کاک ئەحمەدجان ئایا ئەمە بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە مزداقیت بۆ تۆوەکو گۆڤارێکی ئەهلی و ڕۆژنامەیەکی هەلی بهێڵێتەوە کاتێک کە تۆ بە چەند ڕستەیەکی ئینشایی دەتەوێت و هەندێک جار عاتفیانەش بڕیار لەسەر مەسەلەکان دەی وەکو باسیم کرد لەو دیەوە هیچ مەسەلەکانت نەبینی جەنابی باسی کرد ئایا لە ماوەی 23 تاوەکو ئێستا هیچ هەنگاوی چنی نەنراوە یەکەمیان ڕاستە لە بارودۆخی ناسایی هەنگاوەکان قرس دەبن لەبەرەوەی ئێمە هێشتا لە ئەزمەیەک داین هەمومان متفقین لەوەی لە کوردستان قەیرانێکی بەڵام دواتر باسێکم ئایا چنەوە قەیرانێک هەتا ئێستا ئەوەش ئەعلام هەڵە خوێنەوەی بۆ کردەوە بەڵام لەگەڵەوەش هەنگاو هەن ئێستا سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەم پرۆژەی کە دەری کردووە ئەم هەنگاوانی حکومەت شەوانە کۆبوونەوەکانی ئەنجومانی وەزیران دەبینین کۆمەڵێک بڕیار دەدەکە پەیوەندی بە ژیان و بژێوی خەڵکەوەیە سەرۆکی هەرێمی کوردستان چەند بڕیارێک کە پەیوەندی بەوە بەرهێنانەوە پەیوەندی بە مساتەحەوە هەیە پەیوەندی بە پاسەوانی بەرپرسەکانەوە پەیوەندی بە تەسکی حزبیەوە هەیە قانونی نەزاهە دەرکراوە موعید بۆ قانونی هەڵبژاردننی محافظە دیاری کراوە ئەمانە هەموو ئەو خاڵە نەبوون کە لە ناو وەرەقە ئیسلاحیەکەی سەرۆکی هەرێمی کوردستان هاتوون بەڵام سەرۆکی هەرێمی کوردستان نەیگوتیە من پارسێ مانچتر هەر هەمووی گوتیتی هەنگاوی عملی دەبینین باشە بەم خاڵانەی ئۆپۆزیسیۆن و بەم خاڵانەی سەرۆکی هەرێمیش و میدیا و خەڵک و هەمووی تێکەڵاوکەین ئەگەر بێت و لێکتر نزیک ببینەوە ئەم تەشەنوجاتە کە بەشێکی میدیای ئەهلی لەی بەرپرسیارە ئەم تەشەنوجاتە کە دروست بووەوە بۆتە هۆی هەراسانکردنی خەڵک بە تەسەوەری من جەوێکی لەبارتر بۆ جێبەجێکردنی وەرەقە ئیسلاحیەکەی جەنابی سەرۆک هەمووانەش من نامەوێت بچمە ناو جوزئیات و ئەو هەڵە کوشندانەی کە میدیای دەسەڵات لە هەرێمی کوردستانە تێکەوتووە ئەگەر بەو قیاساتە جوزئیانە و لەسەر هێنانەوەی نمونە بوەستین بە بۆچوونی من وەکو ڕۆژنامە نووسێک لە کاتی کردنەوەی کەناڵەکانی کەناڵە ئاسمانیەکان تا ئەو کاتەی دایەخەن بەشی هەرە زۆری هەواڵەکانیان تەشهیر و چاواشەکاری و پەلامەدانی خەڵکە و جگەلەوەی کە لە میدیای نووسراویان لێوان لێوە لە دەربڕین و تەعابیری نابازاڕی کە من هەر بۆ وەک بەڵگە کۆمەڵی لەوانم لەبەردەستایە بەڵام لەسەر ئەو جملەیە کە باز لەوە کرا ئێوە لە گۆڤاری لڤینە باستان لەوە کردووە کە حەدەسەکانی 19 نیسان شبە ئەنفالێ بووە ئێمە نەماوتووە من ئەم راپۆرتە تێسا خۆشبەختانە لەبەردەستمایە و هەموو بینەرێک و خوێنەرێک دەتوانێت بیخوێنێتوانێت و بیشی دەست کام ڕۆژنامە نووسەی کە پرۆفیشناڵە لە ئاستی کوردستان و ئاستی نێودەوڵەتیدا بە پێی هەڵسەنگاردنی من کەیشە لە هاوڕێ ڕۆژنامە نووسەکان کردوێتی مامۆسای زانکۆیە و بم پێم وایە تێر و تەسەلترین و ئەکادیمیترین راپۆرتە چونکە تێگڕای سەرچاوەکان مامۆسای زانکۆ قسەیتیا کردووە خوێندکار قسەیتیا کردووە بە حەدەسەکە ئەژێڕنەوە ئەمە بریتە لە جێڕانەوەی چیرۆشیە گواستنەوەی ئەم وشەیە لە زاری خوێندکارەکانە بۆ ڕووپەڕی ڕۆژنامەی حرام نییە خۆتۆ ڕێگان مافی ئەومان نێ ئێمە بە خەڵک بەڵام چۆن کاک ئەحمەد چۆن ڕێگە ئەدەی چۆن ڕێگە ئەدەی ئەو ڕووداوە لە کوردستانە کە ڕوویدا لە سەردەستی ئاسایشی سلێمانی بە هەر هۆیەکەوە بێ بە ئەنفال تەسمێ بکەیت بە ئەنفال تەسمێ بکەیت لە کاتێکە ئەنفال معنایەکی تری هەیە هەلومەرجێکی مێژووی جیاوازەیە دۆخێکی کۆمەڵاتی جیاوازەیە هێزێکی جیاواز لە مێژووی ئێمەدا ئەنفالی کردووە ئەنفال بریندارکردنێکی نەتەوەی گەورەیە لە مێژووی ئێمەیە چۆن ڕووداوێکی ئیجراعاتێکی ئەمنی بە مەسەلەی ئەنفال یەکێ لە وەزیفەکانی میدیا تەرکیزکردنە لەسەر علمی مەعانی لە کاتی قەیرانە زانستی سیمانتیکی زمانەوانی و بەکارهێنانی دەربڕینەکان هیچ کەسێک مافی ئەوەی نییە کە بە هاوڵاتیان و هاونیشتیمانیەکانی بڵێ ئەبێ ئەم دەربڕینە بەکاربێنیت و ئەم دەربڕینە بەکاردەهێنی ئەنفال وەکو حەدەسێکی تاریخی وەکو زامێک لە جستەی نیشتیمانی و نەتەواتی ئێمە ئەوە جێگای ئەوەیە کە هەموو هاونیشتیمانی کاتێک کە گوێبیستی ئەم وشەیە دەبێت سامدای بگرێت و
لە ئاستی ئەو تاوانەدا هیچ دەبێ بهاشێت ئەوە حدەسێکی تاریخیە بەڵام تەسمیەکردن و تەشبیهکردن حاڵەتێکی سیمانتیکی زمانەوانی سروشتیە تۆ حدەسێک ئەشوپێنی بە حدەسێکی تر لە سیاقی بەڵام دوو حدەس کە مەدلولیان جیاوازە دۆخی کۆمەڵاتیان جیاوازە هەندی مێژویان مەدلول لە ڕووی زمانەوانی و مەدلولی ئەم دوو حدەسە جیاواز نییە لە ڕووی تۆ دالێکت هەیە کە پێی ئەوتێ ئەنفال کۆمەڵی مەدلولی جیاواز هەیە مەدلولی ئەنفالەکانی ئەو دەربڕینەی بۆ 94 بەکارهاتۆ باسکردنە لەوەی کە تۆ نوتیژی نوێنراوە گواستناونەتەوە بۆ شوێنی چۆڵ ئەمە مەدلولەکانیەتی ئاسایش دەورەی داون تۆ نوتیژیان هەبووە لیان دراوە کچان و کوڕانیان لێکتری جاکراوەتەوە فەلاقە کراون ئەم مەدلولە تۆ نوتیژیانە و ئاکا کە تەشبیهێک لەسەر ئەو حدەسە دروست بێت وەکووتم من نامەوێ بچمە ناو جوزئیاتەوە بەڵام سەرلەبەری ئەمانە جێڕانەوەی چیرۆکێکە کە خوێندکاران خۆیان بە ناوی خۆیانەوە بە ناسنامەی خۆیانەوە ئیژێڕنەوە کە چەند بەرامبەر کراوە پیشاندانی وێنەکان و دیمەنەکانی ئەنفالکردن و ئەوانە خۆیان باز لەو حدەسە ئاکەن بەڵام ئەگە ئێمە بچینە سەر ئەوەی کە من بمەوێ جوزئیات و حدەسی کەناڵەکانی ڕاگەاندنی دەسەڵات بۆ لە حاڵەتێکی چاواشەکاری قوڵاژی یەک قەزیە لە کوردستانە کە من پێم وایە تێگەڕای حدەسە سیاسیەکانی دوومانگی ڕابردووی پێوە بەندە کاگو بێت ئەویش پێیوەستە بەوەی کە ئایا ئەمریکا یا هێزێکی دەرەشی پاڵپشتی خۆپیشاندەرانەکە یا خوددایکە بم پێم وایە هەموو حدەسەکە لێرەوە ئەگە پاڵپشتی بکە ئەمریکا کەواتە دەسەڵات بێدەنگە ئەگە نێکا کەواتە پەلامارەدا دروستکردنی هەواڵ لەسەر ئەمە یەکێکە لە حساستنی قەزیەکان کە لە کوردستانە بارودۆخەکە یەک لا ئاکاتەوە لە سایتی لیڤین پرێسە لە ڕۆژی 1/5/2011 بڵاو کراوەتەوە کە دوای ئەوەی کە تیمی ئاوادانکردنەوەی هەرێم لەگەڵ ڕێبەرانی خۆپیشاندان کۆبووەتەوادێ نزیک بوونەوەیەک هەبووە بۆ ئەوەی کە قسە بکرێ وەخۆ دەزانین کە ئەمریکا بە ئاشکرا ئەوان ڕاگەاندووە لە هەموو شوێنێکی دنیا پشتیوانی خۆپیشاندانی ئاشتیانە ئەکەن و دژی ئەوە ئەوەستنەوانێک کە دەسەڵات زەبر و زەنگ بۆ کوشتن و خوێناویکردنی شەقام دابینکە میدیای دەسەڵات یەکێک لە کەناڵەکانی ڕاگەاندنی دەسەڵات لە ڕۆژی 2/5/2011 لە لاپەڕەسێدا لە ژمارە 5468 ڕۆژی دووشەممەی ساڵی 20ەمان نووسیویەتی مەسەلەن تەبان بەو زمانی کە خۆیان بڕوان پێێتیوە پێشام وایە کە زۆر بوویمە دوجار هەر بۆ زانیاری لیڤین پرێس و دەستەکانی پشتی زۆر باش ئەوە بزانن هەمیشە لە ململالی ناوخۆیدا وڵاتدا فاکتەری ناوخۆی ڕۆڵی سەرشی دەژێڕێت و هێزی دەرەشی ناتوانێت کێشەی ناوخۆی یەکلایی بکاتەوە باشترە چی تریش ئەمریکای زلهێز بچووک نەکەنەوە نەیخەنە ناو کێشە ناوخۆیە کاتیەوە باز لەوەکە کە ئەمریکا دوورە لەم قەزیانە دوێنێ خۆشبەختانە تیمی ئاوادانکردنەوەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی فەرمی ئەو هەواڵانەی بە درۆ خستەوە کە باز لەوەکەن کە ئەمریکا پشتگیری خۆپیشاندانیشی ئاشتیانە ناکە بە شێوەیەکی ڕسمی ئەگە وتم ئەمەیەشە بۆ مەبەسمە چووکە ئەمەیەشەکە لە هەواڵە سەرێکەکانیە هەر بەداخەوە لە ژما ببوورە ئەوە ڕەبتێکی زۆری بابەتی پرسیارەکانەوە نیە ئەگەر ڕەبتی گرنگی هەیە بە ڕەبتکردنە لەسەرەوەی کە ئەم ڕاگەیانە چۆن بیرەکاتەوە لە ژمارە 5469 ڕۆژی سێشەممە 3/5/2011 لەسەر زاری وتەبێژی مەکتەبی سیاسی حیزبێکی گەورە لە کوردستاندا میدیای ئازاد بەشێک لە میدیای ئازاد و گۆڤاری لەوی بە گۆڤارشی بە ئازاڕی ناوزڕا و نازان ئەم تابیرانە بەکارهێنێت لەبەرەوە من نامێت دەکەم مامۆستاژ نەکەوێتە ئەوە هەڵەوە بچینە ناو جوزئیاتەوە دێ چونکە ئەگە لەسەر حەدەس بوەستین حدەسی زۆرمان هەیە بینیمان ببوورە مەسەلەن هێزەکانی ئاسایش و پۆلیس و چالاکە مەدەنیەکان گازی فرمێسکڕاش بەکارەهێنن ئەمە شتێکە هەموو کەسی بەڵام لەسەر قسەبوورە کەناڵەکانی ڕاگەاندی دەسەڵات تۆمەتەکە بەکارێن ئەڵێن ئەوە خۆپیشاندەر بەکارێن من لە یەک ڕستەی کاک ئەحمەد ئەم قسەی پێشووترم ینی خۆم دڵنیا دەکەمەوە لێ ئەوش ئەوەیە جەنابی گوتی ئەنفال مەدلولێکی جیاوازی نییە لەوەی کە حدەسانی لا چەند ڕۆژی ڕابردوو ڕوویاندا خۆی لە خۆیدا وتم ئەنفالی 88 لەگەڵ ئەنفالی دوودالی جیاوازن کۆمەڵێ مەدلولیان هەیە مەدلولی باسی ئەوم کرد کە باچووکەوە غەڵەتیشی تاریخی کوشندەیە نابێ بەسەمانات تێپەڕێ من وتم مەدلولەکانی 94 لە دالی ئەنفال کە خوێندکاران خۆیان بەکاریێنن بریتیە لە تۆنوتیژی بریتە لە جاکردنەوەی کچ و کوڕەکانیان دوورخستنەوە باسکردنە لەما ینی ئەم قسانە ئەومان پێ دەڵێت با ئەمە شوەری گرینەوە بەڵام کۆی قسەکان ئەومان پێ دەڵێت کە جەنابەت وەکو ڕۆژنامەنووسێک
بەبێ ئەوەی لەبەر ئەوەی لە ئینفعالەوە بڕیاردەوە خۆش جزئێکی لە مەسەلەکان وەچووتە ناو مەسەلەکان وا لێ دێت بڕیارەکانت هەمیشە من وەکو خوێنەرێکی گۆڤارەکەت ئەحساس بکەم ببوورە قسەی خوێندکارەکانە ببوورە خۆی قسە ئەژێ من ئەگەر قسەکەم تاواکەم ببوورە من تەنها وەکو على سبيل المثال بوونا حەسریکەین لەو مەوزوعە من پێم وایە ئەمە وا دەکات کاتێک کە من گۆڤارەکەت دەخوێنمەوە ئەحساسێکی وام بۆ دروست ببێت کە ئەم گۆڤارەوە چەند ڕۆژنامەیەکی تریش بە تەواوی خۆیان لێکلا کردێتەوە لەم بارودۆخەی ئێستا لە کوردستان ڕوویدا بێلایەن نەبوون و نەیانتوانی ڕۆڵێکی ڕقابی ڕەخنەگرانە لەسەر دەسەڵات و لەسەر ئۆپۆزیۆنیش ببینن بەڵام جەنابی قسەیەکی کرد سەبارەت بە مەسلەی خۆپیشاندانی ئاشتیانە پێویست ناکە ئەمە وەکو فەزلێک بۆ ئەمریکا بفرۆشینەوە کە ئەمریکا پشتگیری خۆپیشاندانی هەر تاکێکی لەم هەر تاکێک لەم کوردستان هەر تاکێک لەم کوردستان پشتگیری خۆپیشاندانی ئاشتیانە نەکات من پێم وایە ئەسڵەن لە فەلسەفەی ئەم وڵاتە تێنەگەیشتووە بەڵام ئێمە لە کاتێک لەگەڵ خۆپیشاندانین کاتێک کە خۆپیشاندان بەرەو ئاراستەیەکی تر دەڕوا کاتێک دەبێتەوە ڕقەیەکی سیاسی بۆچی دەسەڵات لە هەرێمی کوردستانە نەک ڕێگای خۆپیشاندانی ئاشتیانە نادا ڕێگا نادا مناسەباتەکان بکرێتەوە لە هۆڵێکی داخراودا شاعرێکی وەکو شێرکۆبێکەس کە هەموو کوردی قەرزارێتی چالاکیشی ئەدەبی ئەنجام من لێرە وڵامی ڕێگا نادا کە سوکاری قوربانی یادی پێم وایە لەگەڵ هەموو ئەو کەم و کوڕیانێک کە پێشتریش خۆم لەسەر دەسەڵات باسم کرد بەڵام دەسەڵاتی ئێمە ئەوەندە ئیستیبدادی نیە کە مەجالی خۆپیشاندان نەدات بەڵام ئەم ڕووداوانەی ئەم دوایە طبعاً بارودۆخەکە جەنابەت خۆت گوتت لە قەیرانداین و بارودۆخەکە نائاساییە لە بارودۆخی نائاسایی دەبێت چاوەڕوانی حاڵەتی نائاساییش بکەیت بەڵام ئایا ئەگەر کوردستان بگەڕێتەوە سەر بارودۆخ خۆپیشاندان پێشووتر نەکراون ڕێگای پێ نەدراوە پرسیارەکە ئەمەیە یعنی دەسەڵات لە کوردستانە خاوەنی بەتایبەت مەبەستم یەکێتی و پارتیە یەکێتی و پارتی لە کوردستانە خاوەنی مەکینەیەکی ئەعلامی گەورە و زەبەلاحان کۆمەڵێک کەناڵی سەتەلایت بەعملی حسابی بکەین بزانین ئۆپۆزیۆن و دەسەڵات ئەوەندەی ڕۆژنامە و گۆڤاری هەیە هەموو ئەمانە وێنەیەکی تایبەت بە بەرژەوەندەکانی دەسەڵات لە واقع دروست دەکەن وێنەی چالاکی ئەمنەکان بە شێوەیەک وێنەکەن کە خیتابی تایبەتی خۆیان دەخوازێ بۆ بەرامبەر بە ماکینەیەکی ئەعلامی گەورە بەکەرامبەر بە کۆمەڵێ گۆڤار ڕۆژنامە سەتەلایت ڕێگە نادەی گۆڤارێکی ئەهلی وێنەی ئەم چالاکیانە وێنەی کردارێکی ئەمنی وەکو ئەنفال بکات و خەڵکەکە معاناتی خۆی بژێڕێتەوە بۆ ئەمە بە تەشوی وێنەی واقع ئەزانیت من ئەڵێم ئێمە قسەمان لەسەر بەکارهێنانی زاراوەیە ئێستا لەسەر ئاستی جیهان بە کەسێک بڵێ تۆ شۆڤێنی وەکو تەشیرکردن وەکو جوێنە تۆ بە کەسێک بڵێ بەعسی بەتایبەتی لە کوردستان وەکو ئەوە وایە کە تەشیرت کردی بێ کاتێک کە بڵێ تۆ کەسێکی نازی ئەمانە هەندێک مستەڵەحاتی تەشیر ئامێزن لەوانەیە هەر بەپێی قانونی هێندێ وشە هەیە ڕێگەمێژوویەکەی لە دەست دەدات و دێتەوە ناو سیاقێکی تاریخی جیاواز کە جەنابیشت پێت باشە لەوێش تۆ ناتوانانی ئەم تەسمیانە بەکار لەبەرە دەچێتە ناو سوارچەوەی تەشیرکردن و ناوزڕاندن قانونێکە کە هەموو لایەکمان پێمان وایە قانونێکی چاکە قسە لەسەرەوەی جێبەجێ دەکرێنە بەڵام قانونێکی باشە ئەم مۆدێلی لە ئیعلام هەیە کاکو بێت لە وڵاتی ئێمەدا تەنها بۆ ئەوە هەیە کە تۆ باشەکان بڵێ تەنها مرۆڤ تەندروست و ئەو مرۆڤانەی کە دەسەڵات بە پیاوی جوانی داناون قسە بکە و دەربڕینی جوان و ئینشایی بڵێ ئەوە نییە لە سیستەمێکی دیموکراتیدا لە میدیایکی ڕاستەقینەدا مافی دەسەڵات نییە اختیار کام جۆژە لە کۆمەلگا قسە ئاکا و کامە قسە ناکە ئەم قسە خراپە ئەم قسە خراپ دیە ئەمانە وشەن لە سیاقە تاریخەکان ئاخەیتەوە ناو سیاقێکی تر لە مەرحەلەیەکی تری تاریخیدا بۆ نمونە من دوو نمونەیەکی زیندومانەیە ساڵی 2007 ڕاپۆرتێکمان بڵاو کردوانێ لەسەر میراتی پیاوە نەخۆشەکە دابەش دەکرێت میراتە پیاوە نەخۆشەکە ڕەمزێکی تاریخیە بۆ مەرحەلەیەکی تاریخی لە ئیمپراتۆریەتی عوسمانی هێمایە بۆ لەرزۆشی دەسەڵات نەک بۆ جستێکی بایۆلۆژیە ئەم دەسەڵاتە سیاسی هات محکەمەی کردین گرتنی وتیکا کە ئێوە تەشویهی شخصیەتان کردووە کاتێک کە من لە بیدایەتی بەرنامەکە وتم ڕۆشنبیری ڕۆژنامەوانی نییە لەلایەن دەسەڵات و لەلایەن بەشێک لە خەڵکو لە نخبەی ناو دەسەڵاتی سیاسی لێرەوە سەرچاوە ڕۆژنامەگەری ئەهلی هەیە تاڵ ناڵم پێرفێکتی ناڵیم فریشتەی ئەمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو زۆر سوپاسانەکەم ملاحظاتی زۆرمە بەر لەوەی کاتێکی کۆتایی ببرم لە ماوەی کەمتر لە
نیو دقه کەمتر لەو بابەتە شتێکەکە بێ من پرسیارم نەکرد بێ بتەوێت بیڵێ ڕێکە دەبێت خاڵێکی گرنگەیە لە هەر لە سەرەتاوە کە تۆ قسە لەسەر میدیای حیزبیەکەی لە 150 ئەم میدیایە میدیایشی ناڕاستە ئەزانی بۆچی لەبەرەوەی دیفاعتەن هەلا ئایدۆلۆژیایەکی دیاریکراو دەکات ومێت دەکەم قۆناغێکی تەندروست لە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە بێتە پێشەوە بە پێی یاسا مامەڵە لەگەڵ ئەم جۆرە میدیا بکرێ و سنوورێکی بۆ دابدرێ و بودجەکەی لێ بسێدرێتەوە بە پێی ئەوەی کە دکتۆر بەرهەم لە سەرۆکی حکومەت لە ماوەی ڕابردوودا بڕیاریدا کە من حی ئەم میدیا ببڕێ 240 بلیۆن دلار ساڵانە لە گرفانی خەڵک ئەچێتە زۆر سپاس مامۆستا شتێکت نابێتەوەی بڵێ من پێم وایە نە میدیای ئەهلی و نە میدیای ئۆپۆزیسیۆن و نە میدیای دەسەڵاتیش بە دیقەت نەیانتوانیوە دیراسەی کرد بۆ ئەم بارودۆخی کە لێسا لە هەرێمی کوردستانەیە تعریفێکی دقیقی بۆ بکەن بۆ نمونە من لە چەند کەسێکی ئەعلامی ئەهلی گوێبیستی ئەو بووم کە ئەم پێشێلکاریانەی کە لە هەرێمی کوردستان بەرامبەر ڕۆژنامە نووسان کراوە دەیبەنە محکەمەی لەهای بەڵام پێمان ناڵێن کامە محکەمە ئەمام بارودۆخێکە تەوەتورێکی داخلی ئیسترابێکی داخلی لە کاتێک تۆ دەتوانی پەنا بێ بەر محکەمەی جینایی دەولی کاتێکە نیزاعێکی مسلح هەبێت لە وڵاتەکەدا ئەو زار قانونی دەولی ئینسانی لەسەری تطبیق دەبێت بەڵام لەبەر ئەوەی ڕۆژنامە نووسانیش هەڵە لە بارودۆخەکە تێگەیشتون زۆر جار مستەڵەحی وا بەکاردێنن زۆر جار پەنا بۆ کارتی وا دەبن کە ئەسڵەن تطبیق نابێت لەسەر ئەم بارودۆخی هەرێمی کوردستان من پێم وایە دوا ئوتەم ئەوەیە کە میدیای ئەهلی میدیای ئۆپۆزیسیۆن میدیای دەسەڵات هەموو لایەکیان بەیەکەوە هەوڵ بدەن ڕاستیەکان دەربخان ڕخنە بگرن کەسمان ماندوو نابین بەڵام ئەوەیە بە زمانێکی پاک بە زمانێکی ڕۆژنامەگەری و ئەتیکی ڕۆژنامەگەری تێدا پێڕەوە بەڵێ بینانی بەڕێزەوەی گوێتان لەبوو گفتوگۆکردن بوو سەبات بە ڕۆژی میدیای لە هەرێمی کوردستان بە میوانداری بەڕێز ئەحمەد میرەسەر نووسەری گۆڤاری لەڤین و بەڕێز فرسەت سۆفی مامۆستای زانکۆ جەرەکتە بەخێرتان دەکەم بەخێر بێن.